برميل برميل قزقار برميل صد جار متوهم ماله برميل بلا نرمين اي والله ببي هيكل برميل لا او نزيكا شدة او تشكي ورا اشتكت بيقوله امر الرجل دايق من دايق ما ايه ايه ودرت ايه شي بوبكين خو تخو عيد ميلادي بوبكين هدي بوبكين خو انا والله عيد ميلادي بودكين شي بودكين بتشورا باتشي شي بتشي بخومان لما لو بودكين هو شي درسني كيكه ايه زانم كيكه بس باتشي هو شي لناي هي الكيا هي الكلك شو لا مرشكه كاني خومان بشري برميل بشري تو ايه بو كورا بيز بريجماني دواني يلكا اكا او روجا باوك ما او يخي او مريشكي كتبو ايود بو يلكا ناقا هاواريك ريد وازم لبن يلكا منايا او باوكم بزاني ازاين شي رايك يلكا مان بيكا اگر توي دوز زمان باباكم نالي باوكم نازانه لا دستو دبستا ولاد زمان ولاد سبوا كم زهرة باب شعوري بتولي بو والله او هلوفش التليفون كنو باب ممكن ايه قلت والله داك مروج داك بوينتي تساريت ما نوكل لو زارشتو كتشونا كاين اويش وتي داخروا داي مبالغ داخت دم صادا ودي سدي مو برشط والله بس او هانبو هادي قلت هدري خوش بو دتسوا بازار هديه له ذاك كرة تا خرج النبي ني ورا بيري فرد بس بينا كرة ربا قرعه مراسي ما فشد بمدي تلفون له ذاك دبوك إذا بس هذا خار كرة بابا مباو هو منين ناس او رزيلا يزناك عادي ودايك منك كابيك خارجي الو بابا بيك خارجي بيكي خارجي الو بابا انا عملت انا من اطاك وقرر ما تبي كانت انا بيكانت انا الو هاتيو هلا تشيل ماليما سنينه بابا انا مش شكلك مش الو انا بابا بسعرك بالي اري تشي بازاري عمر النمين يا والله نمواتش ما بازار هديك تكري هاتي خو كشف النكر انا تهب اخويا فكرت سوى تعصب صدفه فكر ماتو انا وتشيو دنگا سني انا بلي غوري بزرك ديا انا خو استيو بيدك يسبيم بلي او هاور تشيو هلا تشيو سني انا ايه بابا كاين ديوا امان اشكراينا كان يستيبو يلا تصورت كاكو قولتك هدية باوكم عيد ميلاد اشتوانية ودايك مي بكري بورزي لي خوي اقول جيل امرانا يعني بتاسا درت انا مجيل ابوها باوكم هدية باورناك مخوا بخوا صعب بدك اذا شو موضوع انا دكا داخل ما انا ده بس انا وسطا بخوا باوكم قالت دكا كاين قال ايدو قلت عطوا نايجري كوري كاكا قولتك كوري باوكم ديالي سبرايز بودايكم مستحيل اذا شو موضوع كاكا تشيو فوصايا هو تشيو هاور ها ما كان بيتوهاك لا شوف هو تشيو فوصايا تاتا لبرد القاو شو لما هوتي ويا هاورك كوي شورك كم باوك جورك انا كوري يلم باوك تاكو كوري كم ديار ما بس انا بازيد خلاي دايك هم باسي سنه لا والله ما تدوي سبرايز والله ما دياري بودايك امرو عيدي اللي ما ديني انا موضوع شكاك موت يمنا غير تاكو كوري موضوع بس هيك شو بنا كاكا ده مشكله وكوري وكوري ناشكي والله خدته بزانه باوكا هذا والله دايك هم باسي سنه لا والله نتاعو باوكا سبرايز باوكا تقولي كم نتيا دكاكا مشكله ابكر بحال الرجال بخوا تو زاري كدشكي ناشكي بلاخو انا رول كم جورك ايتو حل نبو باوكا جورك انا زاوت غوري انا الناس ناس موضوع شيء انا تاكو غوري من لك كاكا بس كاكا عيد ميلادي دايك مكة بينا بين سراكن ديك كم تبداي كم بانكن الله بخوهش تام متى بدايك تنو انا بالناس موضوع شيء كاكا تاكو غوري مرة دكاكا مشكله وكرم واحد بخوا دشكي بلاخو ناشكي كرم توبزان باوكان هاتوتو احترامي بقرن دلبتي ولا كيسا بوكا ولا كم بيجوانيا ولا يخون لبيا قبل السنه لبيا كم انا كاكا غوري انا كي شريتو تادي بيد بس بس يجيك تمرون داك تنبانك رولا برو بينا باكو بريني بوكا ساش نازم موضوع شو بس وتاكا غوري وكاكا لو من تريا امر عيد اللي ما دي دايك الرجال اللي يكمل موضوع كمان ليتك عيد ميلاد باكو يكرم ده امر عيد اللي ما دي دايك تبابا خوشي تيب هذا واز لم غوري بينا الله بوكا تاكا راسك يدي ونبوا بس دي بس خسوان مين تاني يبوني يكرم بابيه
2 3 هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی هەموو ساڵێ بەخۆشی بەخۆشی بێژنەکە ئەوە لەبەروی عیدی لیمانتە وتم سوپرایزێکی بۆ کەم و هەدیەکی بۆ بێنمەوە هەدیە بەڵێ هەدیە بۆ تۆ تۆ من بۆ تۆ وەڵام من بڕوا ناکەم وەڵی بڕاکە بڕوا ناکەیت من ئەڵێم ئادەی و توی هێناوە نەخێر من دەڵێم جلی بۆ کڕیوە نەخێر جێستی کارەبایمان تێک چوو بۆ ئەوت هینە گربە بەگزی کارو کێوە بچکۆلێ وەڵی من نەزانم چییە باڵگۆ تاکە گۆرەگی منی تێنە حەولە وەلا قووەتە ئێرە مەسەلەکە بوو ئەدێ کوڕم ئەم گۆرەویێتە مەکە ئەدەب سس باوکە بیکەینەوە هێنا ئیکەمەوە من تا ئێستاش قەناعەت نایەنم بەخوا لەو قەناعەتانیم تۆ شتە بۆ من کڕی بێ و عید میلاد ئەزایی چۆن وەڵی من خۆشم خۆ قەنەعەتم نەبوو بەڵام هەمتیەمەتیوتی عیدی لیمادی دایک بە باشتێکی بۆ بکردم باشە باوکە حتا نەمەزانێت سوپرای چێ بە چارێکی تا فێری کرد وەڵی دانیشین یەڵە با دانیشین دەبوومان یا الله شتێ نەقەومێ ئیشم نییە باوکە یەک دەقەت خوا باوکە بێژووی بیگیتەوانێ دایکە یەکشتی زۆر مهم بڵێ چییە تاکە گۆرەکە من نبینیوە اینجا بزانین سوپرایزەکە چییە وایە من ئەترسم شتێ ڕوودا مقەدەرێک نا بابە کوری دوعای خێرم بۆکی بەخوا شتێکم بۆ هێناوێت زۆر مهمە دایجان دەبێگەڕبا بیکات بەڵێ بینەرانی خۆشەویست ئێستاش لە ئان و ساتێکی گونجاوە سۆپرایزەکە دیاری ئەەکەی بەڵێ پامێرمان پێ ڕاگەیاندین کە دیارەکە دیارە زۆر گەورەیە بڵێ سەماورت بۆ نەهێناوە چەند وەختە بەس سوتاوە پەلەم لێ نەکەی ئێستا ئەیبینێت باوکە یارمەتی بکەین ڕۆڵا وردە ئەوە عەلامی یەکەم تەواو بوو دەرنەکە هیچ بەس پەلەم لێ مەکەن ئەوە تانێ یەک دەقە ئەوان بەرە بەولاوە ئەوان ڕاکێشن پەلەم مەکەن ئەخر خۆی سوپرایز یعنی چی سوپرایز وەڵی لەوەی جلبێ بۆ مۆزۆ چییە ئەوە چییە؟ دیسان دەرنەکەوت دە پەلەمەکە پەلە زۆرەکەنیەوە من حەزم لە شتی پەلە ئەوە یەک دینالایۆ نەدیتم ئەمە ئەمیشان ئەوەش بەتاڵ ئەلێرێ ئەوە خۆی مرحلەی وەحشەکە ئەلێنەوە سوپرازەکە دەسوێت زۆر سترێسم باشێ باوکە پێشووی بیکەیتەوە تاکە گۆرەوەکەم باشە زۆر قەلەقەوت پیاوەکە ئەترسم نەمەترسە گوری بابە خۆتیەتی تیانی بوو دایکە چاوداخ گوری بابە بووە ترسن یەک دەخە بەخوا خۆشیش ئەوەش خۆی نەبوو ئەرە نەباوە چیە کاکە پەلەمەکە لە شتی پەلەمیە ئەمەیان خۆیەتی پەلەم لێ مەکەن دیسا عەلاقە چییە؟ پاشەوەی هەوە پاشەوەی لەوێ ئەوە خۆیەتی دایکە ئەوەش خۆی نەبوو چەند خۆشە سوپرایز چییە باوکە؟ ئەدەی سوپرایز عنی ئەوە ئەوە سوپرایز لەگەرە گۆرەکانی میتیانە شەواز لە گۆرەی منی تەسەورم ناکە ئەوەی پێوە بێ ئەمەیانە ئەمە تا زۆر بەلەرە ئەستەکەم ئاڵتونە وەڵا ئەوە ئەوە تا پەلەم لێ مەکەن پەلەم لێ مەکەن دایکە چاوداخ ئەو زارە خۆشەکە خۆشە عیبیشە خوام خۆشیێمان لێ تێنێ فەرمووی کەرەوز کەرەوزی دیارە کەرەوز کوڕم ئەزانی سوودەکانی کەرەوز چی ئەگەر ئەزانی خەڵوان ناو خەڵک گوڵ دێنێ گوڵ کورە ڕۆڵە گوڵە خورێ نا ئەمە ئەخورەیان نا با ڕەحمەت لێ بێ ئەمە بخیتە سەلاجە و هیچ لێ نایە گوڵدانێ دوو ڕۆژە فەوتەیە وایە ئەوش وایە دوای ئەوە ئەمە گوڵ بیژنی بیخیتە ناو شفتەوە خورێ ناوە ئەمە شفتە حەزی لەگەوەیە کەرەوە بیژنۆ بیکەرە ناوی سەڵاتە پێ بیکەیت گوڵی تێکەی دەمەکە ئەیدی لێباتی دایکتە گۆرەکانت ئێدی ئەمە ئەکرێتە سەڵاتەشەوە ئەمە ئەو پەڕی جاری ئیشی پێی نەبوو ئەتوانین لەبەر هەتا وشتی کەیتەوە دانی بۆ ساڵێک کە بیخۆیت
والله نازم هەمووی ڤیتامینە یەک پارچە تامین باوە ینی هەمووشیان تا یەکەم جارە عید میلادێکی بۆ کە هیچ نەبووە چەپکە گوڵێکت بێنایە ئەو شۆ بۆ فەقیر آخر ڕۆڵ ئێستا چاپکە دایکە گوڵ هەم گرانە هەم بەشور دایکە دایکە ژنەکە بەخوا کوشتت دایکە 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 لە خۆشییان هەست کاکە ژیان مەبوورە لە بۆ دەکەم بە دوو دەستک گورە بابە تخوا وەشتا لە جیاتە تو قاعی لۆ بگری کێچی لۆ بینی هەدیەی لۆ بینی برێوە ڕۆژە تازە دایک بووە خێزان ما تخواوەی لۆ دێنی چند قاعی بووە بگرم شتێ من دوو ڕۆژە مریشکەکەم هێلکەی نەکرد و خەریکە جڵدە لێ بەیە قاعبە چی بگرم یەک دقە دایجان گۆرەوی لەوێ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوین ئەوە بێنە چییە؟ ئەمە چییە؟ یەک دقە ئەوە باقمیشی لێم مەی خۆیەکەیتە ها؟ هێلکە؟ ناشی هێلکەی مریشکەکان کاسترە کاستر بابە کاسترە ئەو کاسترە کاستر ئەچم ئەی بژێنم خوام لەو خوای ئەو مریشکانە هێلکەکانی عەدەدەکەی بژاردم بوو بەیانی خوام لەو خوای نەقسێکی وەڵا باشە ئەمەتان نەمێنێ ڕازیلیەی تۆ تەواو نابێ ئەمە شتە بۆ من تێناوە آخر نازانی ئیسپاتەکانی چ ژنەکە سادەکانی چییە؟ بسن مەکە حەمەی برام کاکە ڕۆف جان باشی بژی باوکە فەرموو وڵای کاکە ڕۆف هەم خوشک برایەکان خەڵبینەوە بخۆت زانی بابی ڕەحمەتیمان ئیشی باشی لۆ مەکرد ئەمەش دەمانەوێت بار هەمومانیە پارەی بدەن و گۆلکە چیلۆکەی نەخێت ئێ بۆی بکەن خەیجەکە بە خۆشی بێ منەخم چیە ئەوە خوشک برایەکانمان چێت 200,000 بەبەر دەکەوێت توش دەبێت 200,000 بدەین جا کاکە من بۆ 200,000 بە بەس ئاخەوم حەمەی برام ژۆ بگرە ئەگەر باوکم خۆی پیاوێکی باش بێت و نوێژ و ڕۆژوی خۆی کردوە بەخوا ڕێگە چێتە بەهەشتەوە خێری ناوێت دەبەخوا ئەگەر خۆشی لار و لەمجە بێت و ئەوە نییە ئەم لا ئەو لای کرد بێت بەخوا یەک تڕە لە ماڭای بۆکە بەقێ هێرە چێتە جەهەنەمەوە دەرێ بابمانە باب ئەچری لەسەرمانە وەرە با بەخوا عەفوی کە و تەواو فاتیحای بۆ نێنی لە جاتی هەموو شتێکە یعنی نایدەی ناوەڵا من دینارێ نایم ئەیاوە چەند ڕەزیلی بەسە بابە بەسە کورە تۆ دایخە دوایی دوو قسە لەگەڵاکەم قرچۆک قرچۆک حەمەش دایخستە ئەری ئێوە لە کەیفی خۆتان ناکەونەوە چێش داویست نەتیم چاوە لێنی لە کۆڵمان نابێتەوە لەبەر گۆرەوەی خەریکەمان خمکێنێ تۆ ڕەزیلی و کوڕەکەت گۆرەوی و چی ماوە لێمان بکەن ڕەزیلم باشە من سوپرایزێکی کەتان بۆ واز لەو دەستکە کەرەوزە ئەو کا دەستکە کەرەوزە ئەوە تا لەوێ سەیری کەن توور مامۆدی ئەمڕۆ هەر هەمووتان داوەتی من لە جوانیە لە مەطعمێک چی ئەخۆن بخۆن هەر شەو شتێ ئەوانیە باوەڕ ناکەم کورە تو هەفتان چی بابە ئێوە وەرن نانی خۆتان بخۆن هەموو یاڵاکە قۆزیە خوان هەرچی شتی خۆش هەیە باگیکەن بۆ بجدی تێ باوکە ئارە وەڵا پێشم کۆ بڕۆین ئێستا دەوەڵای مادەم وای من نایە بڵم بۆ تاکە گۆرەکەم دیار نییە گۆڕە هەردووک چاوت دەکەن حەسەب زر بە لەبەر چاوم باوکم خۆم دەگۆڕم باشە خۆتان بگۆڕن با بڕێن دێڵە هەمووتان داوەتی منن بەخوا قەناعەت ناکەم مەزام لەوێش دەستێک شویت و کەرەوزت بۆ داناینەتەوەی تێرمان کرد حەستان لە چیە بیخۆن دەڕێکە خۆ بگۆڕش نەکە چاوماو ناخواتەوە بەزەوە ڕۆیشت کوڕم دە تۆش تۆزێک عاقل و واز لەم گۆرەی بێنە لەوەتەی هاتووە تو باسی گوێرەکەی ئەخە باوکە ژیانەوە چەپەکەیەتی ڕاستەکەم بۆ دەزۆرە چەپەکەیم نایە ئی کوورە گۆرەی ڕۆڵ ڕاست و چەپی بۆچی خۆمە پێڵاو نییە دە زۆرم خۆشەویست ئێستا حالەکەم لایە من ئادی یا ئەوە تا تۆی خۆتم بەرێ یا منەوەی خۆم تێمێ بە قوربانی باوکە کە من تاکەتی ئاڵگۆڕم نییە گۆرەیم ناوێت خۆم عایلی چی یاڕەبی ئەزانی چیە باوکە ژەوەڵای تۆ زوو سێمە و کاتە بەڕێگان بە قورئەمەدی دێجەوە تەکسێکمان بۆ بگرە بابە ئێوە گەنجن وەڵای عایبە داوای تەکسیەکەی ئەوە تا هەر نیم سەعاتێ سێ چارە چیکار گۆرە باوکە نیم سەعاتی جنجاو بە قورئانەوە نەملێتەوە کاکەم بەخسی تۆ ناکەم هەڵ تەکسێک بەخۆی باوکە تەکسیمان دەوێت وەرە بابە ئەخە تەکسیەکە هات شەش کەس وەڵای دڵکەوتم بەخسی تۆ ناکەمەوە تەکسیەوە بە قورئەمە تەکسی ئەوە ڕای مەگرە بن لە خۆکە نەکەی تەکسیەکە وەڵا باوکە وەڵا تەکسیە گرفت داوەکە قاچ و قولمێشێ بۆ خاتی وەرنە ئەم لاوەکە لەسەر خۆ لەسەر بەدایکم سوار بێ بۆ ناوەساوی دەبرۆ سەرەوە باکە سەلام عەلەیکوم سلام ورحمة الله بە قوربانم تا چەند بۆ ناو بازاڕەمان بێ بەچەند والله داخلي عادة 3000 و 4000 ئی بۆ 4000 بەس هاقم 2000 دێ من ناوی خوای دەبێنە ايه مشكلة ليه بس انقول تشركسن 6 کەسی
شش کەس لە تەکسی کوجێ لێتەوە خارجان حەلەقەم بکەنە دوو تەکسی بابە لە خۆتەوە من حسابی جیرفانی خۆم کردووە تەکسی گورە چەنەباسی وز بنێ واقتانەوێ یخە جێ نابتەوە کاکە حەلی یەکەم بۆت کو عیل دەکەی دانەیەکیانە بووە خەمە سنووقەکەوە دەچتە سندوقی ئەچێت توە قچێ بەسەرەوە ئەچێ خۆ من دای ناخەم بخین چیە سنووقی داناخەم ئەدی ئەویتکە دانەیەکیانێ بووە خەمە سەر چەندچەی سیارەکە خۆم بەردێنی خانە لەو خاتر خۆی دا ئەخێ بووە حەلە بێت کەفینگۆ خەمن نەبێ قورسیش نییە ئەمەیە ئەمەیە خوا یەک دەقە بەرمەتی باوکە بەس منە باڵێ ئەچێت سەر چەندەکە ناچم دنیا بەگەناس ئەچی دا ئەگەر چون پێوە نەبم خاتمنانێ بخۆن دەبردانیش ئێدە باشە دەخدە حەز بسیمانە بابا وەکو بەشەر دەبردان باو مقابلة أخو من دەبڕ باش قابلنا مقبلة قبيلة دەبڕ قرآن الله هيك يعني نديوه دەبڕۆشنە أو ننا ينهني تدرؤه کوڕم بۆ هەرێکی لەسەر مێسێ ڕۆڵە بۆ شتی وایە بيك هو دانيش أوي من صعب لا ولا وەساژان قەڵەم و کاغەزمان بۆ مەیەنە هەرچی خواردن و تەعام هەیە بۆمان بێن بۆ یەک جاری پێشانەڵی بۆ شاگردانەکان تاکۆری منیانە بینیوە ئەرێ ئەو بەڕان تاکە وەرە ڕۆڵە تۆزێ ئەدەبێت یان ئەدەب وەختی گۆرەویە باز لە تاکە گۆرەوی بێنە بزانە باوکە سەری لەکوێ دراوە ئەڵێ هەرچی هەیەی بیهێنن بابی خۆی باشتێک بووە شتێک بووە ئەمما سەبێمو نییە ناتانە نام بخۆن تەوا ئەرێ ڕۆڵە خۆ من شێفەکەنی بێسە ئەی هێنێ پەلەتان وڵای نازانم ئەمە کەی داواتە بەنی ساعتی خواردنە ئەمە چییە؟ کاکە حەستان لە چی بیخۆن باشە شەقەی بێ شەقەی بێ یەواش یەواش ڕۆڵە یەواش بۆ خاتری بنە لەسەر أو أبو منو دايت ماما أو أبو يوا لا والله أو أبو يوا هذا لەسەر باوکە عافڵافڵی بینی ئەوە بێ باشە ئەوە چییە مانە پێشم کاکەم نوێی ناخۆم ما صمون ێ باشە کوڕم مەیکەن بە برنج حەز بە تۆزێ برنج باش باش قبيلات بودين بوا کاکە جان تۆزێ سەمر و مقابلاتمان بۆ بێن برنجش كاكا برا برنج برا پیاوەکە ئەگەر لە ساڵەکە جارێک بیان هێنیتە دەرەوە ئاوا ناکەن سوپ باشە بۆکێ ماساوی کوردی بەخوام پیپسیە خۆم طوا کوچکێک ما بۆ بێنی كوتش هەستی بە قوربانان گەرم دەبی خودی دەوتان مقابلانە چی دەبی خۆ ئایی ونانی عزمەنە بينا طوا وڵای قڵەچیۆنش بین ئەی منیش دۆ ماستا فرداخي ناوي وايد خوي ورا ناوي حەستان چۆ سەر هەر شتێک باڵی بێ منەت ڕۆڵە تێتان خوارد ئێستش بێ منەت بن حەستان لە چێ داواکەن بۆ پێش دەقیتە تۆزیشت
بس شنك بقرآن مزارة تاكسيك ناماقري ما قد وطنيتان بوكرا بەس پیاوەکە کەری کوێ تۆ پیوە تۆ ئەم هەموو مەسرەفات کردو ئەمڕۆ شنك السوبرايز هو عيدي اللي ما دا وخو قابل اشتاق به هل هبه ونيها يا اخو عافية تامي بروين قناعتش نبون بس زيد بابا باوكا بنفرنا بو شوي بو مالو باوكا يبو تشي بو يجبو باوكا اولا مخواردوا قردي وكسا عذابك تاكا غوريغي بردم غوريغوش مبشو ده هسه بابرين يا الله يا اخو عافية تامي يا اخو بنوري تصل يلا ده بيسو ده هسه فرم دبرو الرولا ور ده دبرو ده عافیت دان سرچاو گەورەتان کردین زۆر پێ خۆشحاڵ بووین سەرچاو تنيك بيو بعد ما بعد وساق بس مع عمي ده قلب كدوز زياتين باش هو هكذا دست بچاوتان خوش براسي خوار طعامك تام بلسي یاخوا عافیتان گەورەتان کرد يا اخو خوارزقي بخير تام ممنون مامۆستا جان مامۆستا جان عفوا نوشیجیاتان بەسەر سابر 105,000 صوفيا تزايد شو بساق اي ولا فيسبوك بلاوتان نكردو تو امرو بلاشها مامۆستا جان ئەوە پێشی 4-5 ڕۆژی بووە ئەوڕۆ نییە تاریخی نەخینتەوە لو قرباني ولا فيسبوك لا تنبرد بتنصر بو باك بخلقه مامۆستا ئەوە ڕۆژی افتتاحی بوو پێشی 3 ڕۆژی بوو بەس ئەو ڕۆژەیە سورپرایز بووی ان شاء الله عيدي اللي ما دقوا بيروز ده بدبروا بقى فاروش تقريبا بدبروا زين شو قربان بەێ حالم خلنا كنتو اوي هوي كم بالاي تو بين ناوی مامۆستا ناوی بە قوربان يعني بودي ناوی مامۆستا جان ناوی عفو حسابك بجنة 105,000 با 100,000 بی مشکلە مانیە وصلت هزار كلكم من الاشياء ما بس فلافلي بينصيم مامۆستا گوت ساعتێکە بەس داوا دەکرد بینە دي ان شاء الله اخوان رزقنا ممنون مامۆستا جان یاخۆ بەخێر بێ ئەنتیکاتێت چییە